سڵاو بینێرانی بەڕێزی بەرنامەی تەوارەکان، هیوادارم کە لە هەر شوێکەن ساغەوە سڵامەت بن. بەیەکی دیکە لە بەرنامەکانی تەوارەکان کە تایبەتە بە پرسی ژنان لە خزمەتی ئێوەی ئازیز دەین. بەرنامەی ئەم جارەمان سەبارەت بە ڕێژەی ئەدامەکان لە ئێران بە تایبەت ئەدامی ژنان پاش هاتنە سەرکاری حەسەنی ڕوحانی. بەڵام سەرەتا وەک نەریتی بەرنامەی تەوارەکان چەند هەواڵێک سەبارەت بە ژنان دەبیستین و دواتر دەگەڕێنەوە بۆ درێژەی بەرنامەکەمان. گواستنەوەی زیندانێکی سیاسی ژن بۆ ژووری تاکەکەسی زیندان. پاش تێپەڕبوونی 50 ڕۆژ لە دەستبەسەرکردنی دەیگوازنەوە بۆ ژووری دووکەسی لە زیندان بەپێی هەواڵێکی ئاسۆی ڕۆژهەڵات، کەمپێنی بەرگری لە زیندانیانی سیاسی و مەدەنی بڵاوی کردوتەوە. مەهدیە گوڵڕوو، چالاکی سیاسی و کۆمەڵایەتی پاش 50 ڕۆژمانەوە لە زیندان بەهۆی ناڕەزایەتی دەربڕین بە پرژاندنی ئەسید بەسەر ژنان لە ئیسفەهاندا بۆ ژوورێکی زیندان گواستراوەتەوە کە تەنیا بۆ مانەوەی 2 زیندانی کەڵکی لێ وەردەگیرێت. مەهدیە گوڵڕوو لەو چالاکە سیاسی کۆمەڵایەتیانەیە کە پێشووتریش بە تاوانی چالاکی دژی ڕژیم لەلایەن دادگاوە ماوەی 30 مانگ لە زیندان بووە و ئێستاکەش پاش 50 ڕۆژمانەوەی لە زینداندا چارەنووسی ناڕوونا. چالاکێکی سیاسی ژن بۆ زیندانی قەرچەک دوور دەخرێتەوە بەهۆی ناڕەزایەتی دەربڕین لە کەمتەرخەمی بەرپرسان لەمەڕ بەندی ژنانی زیندانی ئێڤین بۆ زیندانی قەرچەکی وەرامین دوورخرایەوە. بەپێی هەواڵێکی ئاسۆی ڕۆژهەڵات، حەکیمە شوکری لە چالاکانی دایکانی پارکی لالە کە بۆ ماوەی 2 ساڵ دەچێت لە بەندی ژنانی زیندانی ئێڤین دەست بەسەرە و بەهۆی ناڕەزایەتی دەربڕین بە کەمتەرخەمی بەرپرسانی ئەو زیندانە بەنیسبەت بەندی ژنان لەلایەن بەرپرسانی زیندانەوە بۆ زیندانی قەرچەکی وەرامین دوورخرایەوە. حەکیمە شوکری جاری یەکەم لە چاردەی سەرماوەزی 89 هەتاوی بۆ ماوەی 2 مانگ لە بەندی 209 زیندانی ئێڤین دەست بەسەر و بەدانانی وەسیقا ئازاد کراوە. دواتریش 23 خاکەلێوەی 1391 هەتاوی بە تاوانی چالاکی دژی ڕژیم و حکمی 3 ساڵ زیندانی بۆ بڕایەوە و لە خەزەڵوەری هەمان ساڵدا لە زیندانی ئێڤین دەست بەسەرە. پشتیوانی چالاکانی سیاسی و مەدەنی ژن لە زیندانیانی سیاسی مانگرت و بەپێی هەواڵێکی ئاسۆی ڕۆژهەڵات لە درێژەی پشتیوانیکردن لە مانگرتوانی سیاسی زیندانی ورمێ 85 ژنی چالاکی سیاسی و مەدەنی کوردستانی ڕۆژهەڵات با بڵاوکردنەوەی ڕاگەیەندراوێک لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک پشتیوانی لە داواکاری زیندانیانی سیاسی مانگرتووی زیندانی ورمێ دەکەن. لە بەشێک لە ڕاگەیەندراوەکەی چالاکانی سیاسی و مەدەنی ژنی کوردستانی ڕۆژهەڵات وێڕای پشتیوانیکردن لە مانگرتنی زیندانیانی سیاسی کوردی ورمێ و ڕاشیان گەیاندووە کە دەبێت بەرپرسانی زیندان بەدەم داوای ڕەوەی ئەو مانگرتوانەوە بڕۆن و زیندانیانی سیاسی دەبێت لەگەڵ گشت مافەکانی زیندانیەک بەهرەمەند بێت. چالاکانی سیاسی و مەدەنی ژنی کوردستانی ڕۆژهەڵات هەروەها لە ڕاگەیاندراوەکەی خۆیاندا ڕایان گەیاندووە کە ئێمە وەک چالاکانی سیاسی و مەدەنی کوردستانی ڕۆژهەڵات شانازی دەکەین بە هەڵوێستی زیندانیانی سیاسی کورد لە زیندانی ورمێ و بە تەواوی پشتیوانی لە داخوازیەکانیان دەکەین و خوازیاری ئازادکردنی هەرچی خێرایی زیندانیانی سیاسین. پێشووتریش چەندین ڕێکخراوە و لایەنی سیاسی کوردی دیکە و هەروەها ژمارەیەک لە چالاکانی سیاسی و مەدەنی لە شارەکانی سلێمانی و هەولێر پشتیوانی خۆیان لە مانگرتنی زیندانیانی سیاسی مانگرتووی کوردی ورمێ کە ئەمڕۆ 27مین ڕۆژی مانگرتنەکەیان تێپەڕ دەکەن دەربڕیوە. قوتابیانی کچی کرماشانی لە خوێندن دواکەوتن. کەمتەرخەمی بەرپرسانی کرماشان بووتە هۆی ئەوەی 1242 قوتابی کچی ئەو پارێزگایە ئەمساڵ لە خوێندن دوابکەون. بەپێی هەواڵێکی ئاسۆی ڕۆژهەڵات، ڕاوێژکاری کاروباری ژنانی ئیدارەی پەروەردە و بارهێرانی کرماشان ڕایگەیاندووە کە لە ئەمساڵدا 1242 قوتابی ئەو شارە بە هۆکاری جۆراوجۆر مەجالی ئەوەیان نەبووە بڕۆنە سەر پۆلەکانی خوێندن و بەم جۆرە لە خوێندن دواکەوتن. لەگەڵ ئەوەی جێگری سیاسی و ئەمنیەتی ئەو پارێزگایە پێشووتر بەڵێنی ئەوەی دابوو کە کێشەی قوتابیانی کچی ئەو پارێزگایە دەبێت چارەسەر بێت، بەڵام هەواڵەکان باز لە کەمتەرخەمی بەرپرسانی لەمەڕ ئەو پرسە گرنگانە دەکەن و ئەمساڵ زیاتر لە ساڵانی پێشوو قوتابیانی کچی ئەو پارێزگایە بێبەش بوون لە خوێندن. ژنێک لە ڕۆژی جیهانی مافی مرۆڤ لە ئێران ئێعدام کرا. سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە 19 سەرماوەز ژنێک لە زیندانی ناوەندی قەزوین ئێعدام کرا. بەپێی هەواڵێکی ئاسۆی ڕۆژهەڵات، سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی 19 سەرماوەز و ڕۆژی جیهانی مافی مرۆڤ ژنێک لە زیندانی ناوەندی قەزوین ئێعدام کرا.
ئەم ژنە کە لە هەواڵەکەدا بە فێغەی ناوی هاتووە بە تاوانی مادە هۆشبەرەکان حکمی ئێعدامی بەسەردا سەپاوە و وەک وتراوە لە ڕۆژی چوارشەممە 19 سەرماوەز لە حوشەی زیندانی ناوەندی قەزوین حکومەکەی جێبەجێ کراوە بەپێی ئاماری دوایین حوتوەکانی ساڵی 2014 کە لەلایەن ناوەندەکانی مافی مرۆڤ بڵاوکرایەوە 1097 کەس لە سەردەمی دەوڵەتەکانی حەسەنی ڕوحانیدا ئێعدام کراون. وەک باس کراوە تاوانی زۆربەی ئەم کەسانە کە ئێعدام کراون لە پەیوەندی لەگەڵ مادەی هۆشبەر بووە. ساڵی 2014 ساڵێکی خراپ و ناتەندروست بۆ منداڵان. 230 ملیۆن منداڵ لە وڵاتانەدان کە تێکەڵچووی شەڕی نظامی بوون. بەپێی هەواڵێکی رادیۆ زەمانە، ئانتۆنی لیگ بەرپرسی بەڕێوەبردننی سندوقی منداڵانی نەتەوەی یەکگرتوەکان یونیسیف ڕایگەیاندووە ساڵی 2014 ساڵێکی خراپ و ناتەندروست بۆ میلیۆنان منداڵ بووە و 230 ملیۆن منداڵ لە وڵاتانەدا ژیان دەکەن کە شەڕی نظامی تیاندا بووە و 15 ملیۆن کەس لەو منداڵانە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شەڕی نظامیدا کەڵکیان لێوەردەگیرێت و ئەو بارودۆخە لە 2 دەی ڕابردوو بێوێ نەبووە. جێگەی ئاماژەیە شەڕی سووریە ئاڵوگۆڕی بەسەر ژیانی 7.3 ملیۆن منداڵی سووریەدا هێناوە و 1.7 ملیۆن منداڵی سووریەش لە وڵاتانی دراوسێدا ئاوارە بوون و هەروەهاش لە وڵاتی عێراقدا دەوروبەری 7.2 ملیۆن منداڵ بەهۆی تێکەڵچوونی شەڕی نظامیەوە هەڕەشیان لێ دەکرێت و لانیکەم 600 منداڵ لە عێراقدا لە ساڵی 2014 زاینیدا کەم ئەندام یان کوژراون و ئێعدام کراون. جێگەی باسا لە سوودانی باشووردا بەراورد دەکرێت کە 235,000 منداڵی ژێر 5 ساڵ تووشی کەمخوراکی بوونەتەوە و 750,000 منداڵ لە وڵاتەدا بەهۆی شەڕی ناوخۆیەوە لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا ناچار کراون ماڵی خۆیان بەجێ بهێڵن و هەروەها 320,000 کەس لە منداڵانی ئەو وڵاتە لە کەمپەکانی پەناخوازاندان. ڕێکخراوی یونیسف هەروەها ڕایگەیاندووە لە وڵاتی کۆماری ئافریقای ناوەندیدا 12,000 منداڵی سەرباز لەلایەن گروپە چەکدارەکانەوە کەڵکیان لێوەردەگیرێت و هەروەها لە غەزەدا بە دوای تێکەڵچوونە نظامیەکانی وەرزی هاوینی ساڵی ڕابردوو 54,000 منداڵ ماڵ و حاڵیان لەدەستداوە و لە ماوەی شەڕی غەزەدا 538 منداڵ کوژران و زیاتر لە 3370 منداڵ لە غەزەدا بریندار کراون. شایانی باسا ئەو دامەزراوەی مافی منداڵانە لە راپۆرتەکەی خۆیدا بە دوای ئاماژەکردن بە بڵاوبوونەی نەخۆشی ئیبۆلا لە ڕۆژهەڵاتی ئافریقا ڕایگەیاندووە. هەزاران منداڵ بەهۆی ئەو نەخۆشیەوە بێدایک و باوک بوون و دەوروبەری 5 ملیۆن منداڵی ئەو شوێنە لە ڕۆیشتن بۆ خوێندنگە بێبەشکراون. ژنێکی کورد لە زیندانی ورمێ ئێعدام کرا. سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە 25 سەرماوە ژنێکی کورد بە ناوی ناهید غەیازوەن لە زیندانی دەریای ورمێ ئێعدام کرا. بەپێی هەواڵی نیسان نیوز، ناهید غەیازوەن شارومەندی کوردی خەڵکی شارۆچکەی ڕاژان سەر بە ناوچەی ورمێ پاش 3 ساڵ دەست بەسەربوونی. سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە ڕێکەوتی 25 سەرماوەز لە زیندانی دەریای ورمێ حکومەکەی جێبەجێ کرا. وەک هەواڵەکە باسی کردووە تاوانی ئەم ژنە مادەی هۆشبەر بووە. ناوبراو پێشتریش لەگەڵ هاوسەرەکەی بە ناوی نایب مستەفازادە دەست بەسەر و حکمی ئێعدامی بەسەردا سەپاوە. نایب مستەفازادە پێشتر بە دانانی بارمتە لە زیندان ئازاد کراوە و بەهۆی ئەگەری جێبەجێکردنی حکومەکەی وڵات و زێدی خۆی بەجێهێشتووە. ئێعدامکردنی ئەم ژنە پاش ئەوە دێت کە حوتی ڕابردوو ژنێکی دیکە لە زیندانی ناوەندی قەزوین و لە ڕۆژی 10 دیسامبری ڕۆژی جیهانی مافی مرۆڤ لە پەیوەند بە مادە هۆشبەرەکان ئێعدام کرا. ئێعدام جۆرێک لە شکنجە، سزا یا بە دەربڕینێکی دیکە گەورەترین سزا بۆ تاوانبارە. بەپێی مادەی 6 بنەمای دووهەمی میساقی نێونەتەوەیی مافەکانی مەدەنی و سیاسی لە وڵاتانە کە سزای ئێعدام لە یاساکاندا نەسراوەتەوە، دەرکردنی حکمی ئێعدام ڕێگە پێنەدراوە، جگە لە حاڵەتێکدا ئەویش لەمەڕ گەورەترین جنایەتەکان لە کاتی ئەنجامدانی جنایەتدا کاویش نابێت لەگەڵ خاڵەکانی ئەو میساقە و کۆنڤانسیۆنەکانی پەیوەندیدار بە بەرگرتن بە سزای تاوانی کوشتاری بە کۆمەڵواتە ژێنۆساید ناکۆکی هەبێت. ئێران تا ئێستا هیچێک لەو خاڵانەی کە ئارزومەندانی ئەو میساقە خوازداری هەڵوەشانەوەی سزای ئێعدامە واژۆ نەکردو و هەروەها با لە بەرچاوگرتنی هوشداری نەتەوەی گرتوەکان تەبارەت بە ئێعدام و وەستانی سزای ئێعدام هێشتاکە بە شێوەیەکی ئاشکرا و ڕوون ڕێژەیەکی زۆری تاوانباران بە ئێعدام محکوم دەکات و لە ڕێگەی پەتی سێدارەوە سزایان دەدات.
هەر لە پەیوەند لەگەڵ ئێدامی ژنان سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە 19 سەرماوەست ژنێک لە زیندانی ناوەندی قەزوینی ئەدام کرا. ئەم ژنە کە لە هەواڵەکاندا بە فێغەین ناوی هاتووە بە تاوانی مادە هۆشبەرەکان حکمی ئەدامی بەسەردا سەپاوە وەک دەرکەوتکە لە ڕۆژی مافی مرۆڤ واتە 10 دەسامبر ئەو ڕۆژێکە لە هەموو وڵاتان بە ڕۆژی مافی مرۆڤ ناسراوە و ناوی لێ دەبەن، بەڵام لەو پەڕی درەندەی کۆماری ئیسلامی لە حوشەی زیندانی ناوەندی قەزوین حکمی ئێدامەکەی جێبەجێ کرد. بەپێی ئامارەکان و هەر لە سەرەتای ساڵی 2014 کە لەلایەن ناوەندەکانی مافی مرۆڤەوە بڵاوکرایەوە 1097 کەس لە سەردەمی دەوڵەتی حەسەنی ڕوحانیدا ئێدامکراون کە لەو ڕێژەیە 105 کەسیان ژن بوون. وەک بەسکراوە تاوانی زۆربەی ئەم کەسانە کە ئێدام کراون و حکمەکان جێبەجێ بووە لە پەیوەندی لەگەڵ مادە هۆشبەرەکانە. خۆدزینەوەی کۆماری ئیسلامی لە بڕیارنامە و پەسەندکراوە جیهانیەکان و تەنانەت بەڵێنە حکوومەتیەکان بۆ لابردن و نەیەشتنی توندوتیژی لە دژی ژنان باز لە ئامانجا ڕانەگەیەندراوەکانی ڕژیم لە بەڕێوەبردننی ئەم جۆرە ڕەفتارە و کردنەوەی بەستێنەکان بۆ پاراکتیزەکردنی کۆمەلگایە. هەڵدانەوەی ئارشیوی توندوتیژەکان لە ئێران لە دژی ژنان لە چەند ساڵی دوایی باز لە نالەبارترین بارودۆخ دەکات و هەر لە سەنگساری ژنان و بێڕێزیکردن بە کەسایەتیەکان و یادامکردن و لەم دوایانش ڕێگە خۆشکردن بۆ ئاسید پرژاندن و هێرشکردن بەچەخۆ بۆ سەر ژنان بە هەر هۆکارێکی سەقەتەوە بگرێت تا دەگاتە سەپاندنی دەیان یاسای دژەژنی تر لە کۆمەڵگای ئێراندا. کۆماری ئیسلامی سەرەڕای گشت ئاگاداریەکان کە لەلایەن ڕێکخراوە جیهانیەکانەوە پێی دراوە نەک هەر کۆتایی بەم توندوتیژانە لە دژی ژنان نەهێناوە، بەڵکو بە پێشەوانە لە هەوڵی ئەوەدایە زیوترین چشنی سزاکان زیندوو بکاتەوە ئەم بارودۆخەش لە ئاراستەی نانەوەی ترس و تۆقاندن لە کۆمەلگادا پەیڕەو دەکرێت. ئێران یەکێک لە وڵاتانەیە کە زۆرترین ئینسانی ڕاوانەی گۆڕستانەکانی بەردەباران کردو و مێژووی دەسەڵاتی کۆماری ئیسلامی هەزاران قوربانی توندوتیژی دژی ژنانی لێکەوتوتەوە. لە ئێران گەڕانەوە بۆ سەرچاوەکانی شەریعەت تەنها یەکێک لە هۆکارەکانی بەکردەوە دەرهێنانی توندوتیژی زاڵ بە سەر ژناندا بووە. پەسەندکردن و پاراکتیزەکردنی ئەم یاسایە ڕەهەند و هۆکارێکی تریشی هەیە، ئەویش نەبوونی مەشروعیەتی سیستم و دەسەڵاتەکە. سیستم بە پەنابردن بۆ ئەم کارانە لە هەوڵی نانەوەی ترس و تۆقاندن لە ناو خەڵکدایە. لێرەدا دەسەڵات لەژێر ناوی پارێزگاریکردن لە بڕوە ئاینەکان ئەم یاسایە پەسەند دەکات و بە کردەوەی دەردەهێنێت. لە دادگاکانی کۆماری ئیسلامی زۆر بە ئاسانی درندانەترین سزای سەردەم واتە بەردەباران یانی ئەدامی ژنان بەسەر تاوانبارەکاندا دەسەپێت و دواتریش کۆمەڵی ئینسانی فریودرا و بۆ شانۆی پڕ لە مەرگ و ئازار بانکێش دەکرێت. هەر لەم پەیوەندیەدا و توێژمان ئەنجامدا و چەند پرسیارێکمان ئاراستەی میوانی بەرنامەکەمان کردووە. یەکەم پرسیاریشم ئەوەیە کە هۆکاری پەرەسەندنی ئەدام لە ئێران چییە، بەتایبەتی ئەدامی ژنان؟ کۆماری ئیسلامیدا من لە 4 فاکتەردا یان لە 4 هۆکاردا جێی دەکەمەوە. هۆکاری یەکەم داخراوی یاساکانی کۆماری ئیسلامیە با حکمی ئەوەی کە یاساکانی کۆماری ئیسلامی بەرگرفتە یان هەڵقوڵی و لە شریعەتی ئیسلامیە و شریعەتی ئیسلامیش بە شێوەیەکی پلە دوویانە یان ڕەگەزی دووهەم و جنسی دووهەم دەڕوانێتە ژنان و لە بواری ماف و لە بواری یاساییەوە وەکو شارۆمەندێکی پلە دوو سیر دەکرێن. یەکێک لەو هۆکارانەیە کە کۆماری ئیسلامی تا بە ئەمڕۆ وەکو یەکێک لە ئارۆمە گوشارەکان بەسەر ژناندا سەپاندوویەسی. هۆکارێکی دیکە نەبوونی هەلی کارە، ناسەر بەخۆبوونی ژنان لە بواری کارکردن و لە بواری اقتصادیدا و لە هەمان کاتدا بەگشتی لە کۆمەلگای ئێراندا نەبوونی هەلی کار، نەعادڵانە دابەشکردنی سەروەت و سامانی نەتەوەی لە کۆمەلگای ئێراندا یەکێکی دیکە بووە لەو هۆکارانەی کە ناهەنجاریهای کۆمەڵایەتی لە کۆمەلگای ئێراندا پێک بهێنێت و ئەمەش کاریگەری منفی بووە لەسەر گەشەی کۆمەلگا لە ئێراندا. فاکتەری سێهام داخراوی کۆمەلگایە. کۆمەلگای ئێران بە حکمی زاڵبوونی سیستمێکی مرتەجعی وەکو کۆماری ئیسلامی بە کۆمەلگای خەڵکی ئێرانی قەبڵاندووە کە دەبێت بە شێوەیەکی داخراوی ژیان بەرنە سەر کولتوریان داخراوە، لە بواری سیاسیەوە سەرکوت کراون، لە بواری کۆمەڵایەتیەوە ئەوەیە ئەبینین دیاردەهایەک وەکو ئەسید پاشی، شەلاق لە ژنان، سانگسار و دەیان حکمی لەو شێوەیەکە بە پێی
یاسا و بنەماکانی ڕەوتێکی سەلەفی ئیسلامی کۆماری ئیسلامی ڕەچاوی کردووە وەکو گورزێکی سەرکوت بەسەر ژناندا بە تایبەتی قورسایی دەکات. مەسەلەیەکی دیکە یان فاکتەرێکی دیکە کە کۆماری ئیسلامی کەڵکی لە وەرگرتووە یان بە شێوەیەکی ناڕاستەوخۆ کاریگەر بووە لەسەر دیاردەی ئیعدام و زۆربوونی، ئەویش ئاڵەگەڕێتەوە بۆ ناشارەزایی خەڵک بەتایبەت ژنان و لاوان بە یاساکانی کۆماری ئیسلامی. زۆر مەوارد پێک هاتووە کە کەسانێک ژنانێک یا کچانێک یان گەنجێک شارەزایی ئەوتۆی نەبووە لە یاساکان و لە هەمان کاتیشدا تەمەنێکی ئەوتۆی نەبووە کە یاسا بناسێت. یەکێ لەو هۆکارانەی کە هۆکاری زیادبوونی ڕێژەی ئەدامە لە کۆمەلگای ئێرانە ئەویش ناشارەزایی خەڵکی کۆمەلگای ئێران بەتایبەت کچان و ژنان و لاوانە بە یاسا سەرکوتکاریەکانی کۆماری ئیسلامی لە ماوەی 35 ساڵی ڕابردوودا. هەروەک ئاگادارن لە یاساکانی بنەڕەتی کۆماری ئیسلامیدا چەندین مادەی قانونی و تەوەری ئەو تەوەرانەی کە دیاری کراوە بۆەوەی کە کەسەکانی پێسزا بدرێت ئاماژەی پێکراوە. یەکێک محاربەیە مادەی 279، زنایە مادەی 224 و 235 قانونی مجازاتی ئیسلامی، مفسدی فی الأرض 286 و 287 قانونی مجازاتی ئیسلامی، قەتڵە مادەی 310، تەوهین بە ئیمامانی چواردە معسومە مادەی 262 قانونی مجازاتی ئیسلامیە، هەڵگرتنی مادەی هۆشبەر و کڕین و فرۆشتنی ئەویش قانونی تایبەت بەخۆی هەیە بەناو قانونی مبارزە لەگەڵ مادەی هۆشبەریان مەوادی مخدر. ئەم فاکتەرانە فاکتەرهایەکی سەرەکی بوون بۆی کە ڕێژەی ئیعدام لە کۆمەلگای ئێراندا ڕۆژ گەڵ ڕۆژ زیاتر پەرەبستێنێت. تا چەندە ئامارەکانی ئەدام کراوان لە کۆماری ئیسلامی ڕاستە؟ بۆچی هەموو ئەدام کراوەکان بە تۆمەتی مادە هۆشبەرەکان محکوم دەکرێن؟ بەڵێ لە ماوەی ساڵانی ئەخیردا بە تایبەت ئێمە ڕێژەی ئیعدام لە کۆمەلگای ئێراندا تا هاتووە بەرەو سەر یان بەرەو پێشچوون هەنگاوی ناوە. ئەگەر تماشای 90 ساڵی ڕابردوو بکەین لە ساڵی 2005دا 94 کەسی ئەدام کراون، لە ساڵی 2006دا 177 کەسی ئەدام کراون، لە ساڵی 2007دا 370 کەس، لە ساڵی 2010دا 350 کەس، لە ساڵی 2009دا 402 کەس، لە ساڵی 2010دا 546 کەس، لە ساڵی 2011دا 675 کەس، لە ساڵی 2012دا 580 کەس، لە ساڵی 2013دا 687 کەس ئیعدام کراون کە لەم ڕێژەیە 48% مادەی هۆشبەر بووە، 22% قەساس بووە، 17% نامشەخەص بووە، یانێ بۆ ناوەندهای سربەخۆی چاودێریکردنی مافەکانی مرۆڤ لە ئێران بۆی مشەخەص نەکراوە، 8% ئازاری جنسی بووە، 5% محاربە بووە کە نسبەت بە ساڵانی ڕابردوو 16% زیادی کردووە. و لە ساڵی 2014 زایێنیدا کە ئێستا ماوەیەکی کورتی ماوەتەوە بێت 1097 کەس لە ئێراندا ئیعدام کراون کە لەو ڕێژەیە 106 کەس ژن بوون، یعنی ڕێژەیەکی زۆر نسبەت بە ساڵی ڕابردوو کە 35 کەس ژن ئیعدام کراوە ئەم ساڵ بەداخەوە دوو بەرابەر زیادی کردووە کە ڕێژەی ئیعدامەکانی نسبەت بە ساڵی 2013 62% زیادی کردووە. بەڵێ ئەم ئیعدامانە کە لە کۆماری ئیسلامیدا بەڕێوە دەچن بەشێکی زۆریان هەڵدەگەڕێتەوە بۆ مامەڵەکردن بە مادەی هۆشبەر، هەڵدەگەڕێتەوە بۆ بەشێکی بچووکی محاربە و مفسدی فی الأرض و ئەو قانون و مادانەی کە لە یاساکانی کۆماری ئیسلامیدا لە پێشتردا ئیشارەم پێکرد ئیعدام کراون کە ئەمەش هەڵدەگەڕێتەوە بۆ بازم نەبوونی هەلیکار داخراوی یاساکانی کۆماری ئیسلامی کە بە شێوەیەکی مرتجعانە مامەڵە لەگەڵ گەشەی کۆمەلگا پرسی ژنان بە تایبەتی کە ئێمە لە شارەکانی ئەسفەهان، مەشهد، تاران و باقی ئەو شوێنانەی کە لە ماوەی 2-3 مانگی ڕابردوودا دیاردەیەک بەناو ئەسید پاشی بە سەرچاوی ژنان و کچاندا هاتە ئاراوە کە ئەمەش هەڵدەگەڕێتەوە بۆ ناحەزبوونی کاربەدەستانی کۆماری ئیسلامی بە گەشەی کۆمەلگای ئێران لە بواری کۆمەڵایەتیەوە، لە بواری فەرهەنگیەوە و لە هەموو ئەو بوارانەی کە دەبێت هەر کۆمەلگایەک لەگەڵ پێشکەوتنەکانی سەردەم بە پێی معیار و پێوانەکانی سەردەم کە هەنگاو بەرەو پێش دەنێن دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی پێیان ناحەزە و لە قازانج و بەرژەوەندی ئەواندانە و هەروە کە ئاگادارن لە ساڵی ڕابردوودا ڕێژەی خوێندکارانی ژنانیان کچانیان کەم کردەوە، ڕێژەی نوێنەرانی مەجلس بە حکمی ئەوەی کە لە قانونی بنەڕەتی کۆماری ئیسلامیدا ژنان نیوەی پیاوان وەکو ماف بۆیان دیاری کراوە، ئەبینین لە پۆستە دەوڵەتیەکانی کۆماری ئیسلامیدا ڕێژەی ژنان زۆر کەمە و بەپێی ئەو قانونانەی کە سەپاوە بەسەر ژناندا لە ساڵانی داهاتووشدا ئەو دیاردە بەداخەوە بەرەو
کەمتربوونەچێت هەر ئێستا کە ئەگەر تماشای پارلەمانی یا مەجلیسی شۆرای ئیسلامی بکەین 9 کەس لە ڕێژەی ئەندامانی مەجلیسی شۆرای ئیسلامی تەنیا 9 ژنی هاتیە و 276 کەس لە نوێنەرانی مەجلس کە ئەمە لە ڕێژەی پیاوانن و کە ئەمە توانێت وەکو کارەساتێک بێت ئەمە توانێت لە داهاتوودا کۆمەڵگا زیاتر بەرەو داخراوی بەرەو ناپێشکەوتووی پاڵپێوە بنێت. وەک دوایین پرسیار مەبەستی ڕاستەقینەی کۆماری ئیسلامی لە ئێدامی ژنان چییە؟ ئەهەوێت چی بە ژنان و بە خەڵک بسەلمێنێت؟ با حکومی ئیدئۆلۆژیک بوون چاقبەستویی و داخراوی یاساکانی کۆماری ئیسلامی و لە هەمان کاتدا تێڕوانینی دەسەڵاتداران و ئاخوندە کاربەدەستەکان هەر جۆرە پێشکەوتن گەشە و سەرکەوتنێکی ژنان لە قازانج و بەرژەوەندی خۆیاندا نابینێت. هەر بۆنەوە ئێمە دەبینین کە یاساهایەکی توندی هەروەکەی شارم پێکرد لە مادەهای قانونی محاربە زنا مفسدی فی الأرض بۆ سەرکوتی ژنان دیاری کردووە. ئێمە لە ماوەی مانگەکانی ئەخیردا و بە درێژایی 35 ساڵی ڕابردوو بینیمانە کە ئەگەر ژنان لە خۆیان دفاع دەکەن لە بەرامبەر تەجاوزی جنسی لە بەرامبەر سەرکوت کە لەلایەن پیاوان و ڕەگەزی بەرامبەرەوە لەسەریان دەکرێت دفاعێک لە خۆیان دەکەن حکمی محاربە ئەسەبێ بەسەریانەوە و حکمی قساس ئەسەپێ بەسەریاندا کە ئەمە لەلایەکتریشەوە هەڵاواردنی ڕەگەزی و جنسیەتی و نەتەوەیەکە بەتایبەت بۆ ژنانی نافارس وەکو مۆرێک یا ئەهرمێکی سەرکوت بۆی دیاری کراوە. ئەگەر تجاوزیان پێ بکرێت لەژێر ناوی خەوشداربوونی شەرەف و ناموس و کەرامەتی بنەماڵە لەلایەن براو خزم و کەسوکارەوە دەکوژن. واتە هەم یاسا هەم عرف و هەم کولتوری کۆمەلگا وەکو ئاهرمهای فشار لە ڕاستای بەرژەوەندیەکانی ئاخوندە دەسەڵاتدارەکان لە ئێراندا بەرەو پێش هەنگاو دەنێن. بە پێی یاسای ڕژیم کە لە مادەی 21 یا کە تایبەتە بە ژنان و مافەکانی ئەڵێت حقوق زن در تمام جهات در اسلام مشخص گردیده است کە ئەمە ئەو ڕاستیت دەردەخات کە یاساکانی ئیسلام دژایەتیەکی قوڵی هەیە لەگەڵ مافەکانی ژن ئەویژەوەی کە ژن بەنیوەی پیا و ئەژمار دەکا. مەبەستی کۆماری ئیسلامی لەم شەپۆ لەسەر کوتانە وەکو مەسلەی ئەسید پاشی وەکو ئێدامی ژنان بەتایبە ژنانی نافارس ژنانی کەمینە نەتەوەیەکان وەکو بەهایی کە لە ماوەی مانگەکانی ڕابردوودا زۆر جار هاتووەتە ئاراوە حکمی ئەعدامیان بەسەردا سەپاوە و لەلایەکترەوە ئەگەر تماشای پێکاتی کۆمەلگای ئێران کەین بەداخەوە دیاردەهایەک وەکو دیاردەی ئەتیا دیاردەی کارتۆن خاوی ئەمانە وەکو دیاردەهایەکی ناشرین لە کۆمەلگای ئێراندا بە حکمی ناسەرکەوتویی یاساکانی کۆماری ئیسلامی و سیستمی دەسەڵاتدار ئێمە دەبینین ئەو دیاردانە ڕۆژ لە دوای ڕۆژ تا بێت ڕوو لە زیاد بوونە. مەسەلەی مادەی هۆشبەرە تەمەنی ئەعتیاد لە ناو ژناندا بەداخەوە هاتوو بۆ تەمەنی 17 ساڵی کە ئەمە وەکو کارەساتێکە کارتۆن خاو کە لە تاراندا ئامارێکە گیراوە لەلایەن خودی حکوومەتەوە بڵاو کراوەتەوە 15,000 کارتۆن خاو هەیە لە تاران کە زیاتر لە 2,000 کەسیان ژنانن. ڕێژەی نوێنەرانی مەجلس لە 275 کەس 9 کەسیان تەنیاژنن. ئەو 9 کەسە ژنەش یاساکانی دژە ژن پێڕەو دەکەن و هەوڵ بۆ کرانەوەی کۆمەلگا هەوڵ بۆ دەستەبەرکردنی مافەکانی ژنانیان تا بە ئەمڕۆ نەداوە کە ئەمە توانێت لە پرۆسەهای جیاجیای وەکو کەمکردنەوەی ڕێژەی کچان لە دانشگاکان لە ساڵانی داهاتوودا ژنان مەحروم دەکات لە کارهای ئیداری لە کارهای یا شغڵهای گەورەی وەکو مهندسی وەکو وەکاڵات و باقی ئەو شغڵە گرنگانەی کە لە هەر کۆمەلگایەکدا بوونی هەیە. دیارە ئەم هەوڵەی کۆماری ئیسلامی بەتایبەت سەرکوتی ژنان لە ساڵانی ئەخیردا ئەو هەنگاوانەیە کە بۆ هەرچی زیاتری سەرکوتی کۆمەلگا و بۆ هەرچی زیاتری سەرکوتی ژنان و بۆ هەرچی زیاتر ناپێشکەوتنی کۆمەلگا و بتایبێت ئەو سەرکوتکاریانەی کە گەرەکیە بەسەر ژناندا بیسەپێنێەوە تا ئێستا سەپاندوێسی هەوڵی زیاتری بۆدا چوون هەم یاسا هەم ئەهرۆمە گوشارەکان وەکو هێزی سەرکوتگار وەکو مادە یاساییەکان پاڵپشتی ئەم ئیدئۆلۆژی و ئەم سیاسەتەی دەسەڵاتدارانی ڕژیمە لە ئێراندا. بەسپاسە بۆ میوانی ئازیز بەرنامەی ئەم جارەی چاوارەکان. بێگومان ئاڵوگۆڕێکی بنچینەی سیاسی لە ئێران دەتوانێت بەشێکی بەرچاو لە یاسا و نەریتە دژە ئینسانەکان و لەوانە سزاکانی دژەژنی لەگەڵ خۆی چاڵ بکات و بە داڕشتنەوە و نووسینەوەی یاسایەکی یەکسانی خوازی هەوڵ لە پێناو نەهێشتنی کللتوری دژەژنیش لەناو کۆمەڵگادا بدرێت و یاسا سەروەر بێت لە کۆتایی هێنان بە توندوتیژی لە دژی ژنان لە ئێراندا.
بینەرانی عزیز وەک نەریتی بەرنامەکە لە بەرنامەی ئەم جارشماندا ڕێز دەگرین لە یادی هەمیشە زیندوی هاوڕێی شەهید فایزە شەهابی، یادی بەرز و ڕێگەی هەمیشە درێژەی هەبێت. بەیادی هەمیشە زیندوی هاوڕێ فایزە شەهابی. هاوڕێ فایزە شەهابی ساڵی 1343 هەتاوی لە شاری سنا چاوی بەژین هەڵێنا. لە ساڵی 1350 هەتاوی لە ڕێگەی بەشداریکردن لە کۆڕ و کۆمەڵی شۆڕشگەرانە هاتە ناو جەرگەی خەباتی سیاسیەوە و لە شۆڕشی خەڵکی ئێراندا دژی ڕەژیمی پاشایەتی بەشداری کرد و هەڵسوڕانی خۆی بە ڕێکخراوی ترێکی فەدایی خەڵک گرێدا. دوای ماوەیەک پەیوەندی بە هاوڕێیانی کۆمەڵەوە کرد و پاش ماوەیەک هەڵسوڕان بە هۆی ژمارەیەک لە هاوڕێیانی کۆمەڵە توانی لەگەڵ تەشکیلاتی کۆمەڵە پەیوەندی بگرێ و بە سیاسەتەکانی کۆمەڵە ئاشنا بێت. لە درێژی هەڵسوڕانیدا و لە شەڕی حەماسەی 24 ڕۆژەی شاری سنا دژ بە داگیرکەرانی کوردستان بەو پەڕی فەداکاریەوە چالاکانە بەشداری کرد و بە گەیاندنی تدارکات و بە هاناچوونی بریندارەکان و تیمارکردنیان لە بەرپرسدانەوەی ئەو هێرشەدا دەوری نوات. هاوڕێ فایزە شەهابی دوای گرتنەوەی شاری سنا لەلایەن هێزە داگیرکەرەکانی کۆماری ئیسلامیەوە لە شار هاتە دەرەوە و دوای چەند مانگ چالاکی ماندوونە ناسانە با بڕیاری تەشکیلات بۆ درێژەدان بە هەڵسوڕان گەڕایەوە بۆ شاری سنا. پاشماوەیەک هاوڕێ فایزە بەهۆی ئەوەی کە لەلایەن ڕژیمەوە شناسایی کرا بە بڕیاری تەشکیلاتی کۆمەڵە لە مانگی ڕەزبەری ساڵی 61 بۆ ماوەیەک لە شار هاتە دەرەوە و لە زستانی هەمان ساڵ دووبارە گەڕایەوە شاری سنە و درێژەی بە هەڵسوڕان و چالاکیەکانیدا. لە دوای ماوەیەک شاری سنەی بەیەکجاری بەجێهێشت و هاتە بەشی عەلەنی کۆمەڵە و پاش تێپەڕکردنی سەرکەوتوانەی دەورەی سیاسی نیزامی پەیوەست بوو بە هێزی پێشمەرگەی کۆمەڵە و لە جەریانی شەڕ لەگەڵ هێزە کۆنەپەرستەکانی کۆماری ئیسلامی جارێک هاوڕێ فایزە بریندار دەبێت. ئەم هاوڕێ فیداکارەمان لە ڕێگەی دفاع لە ئامانجە بەرزەکانی کۆمەڵە لە ڕێکەوتی 2/6/1363 هەتاوی لە بەرپرسدانەوەی هێرشێکی هێزەکانی ڕژیم بۆ سەر دۆڵدەڕە گیانی ئازیزی بەخت کرد و پەیوەست بوو بە کاروانی شەهیدانی سەربەرزی کۆمەڵەوە. هاوڕێ فایزە بێجگە لە بەشداریکردن لە شەڕ و ئەمەلیاتەکان دژ بە داگیرکەرانی کوردستان وەک ژنێکی ورە بەرز هیچ کات لە تەبلیغ و ناساندنی سیاسەتەکانی کۆمەڵە دەرێغی نەدەکرد. هاوڕێ فایزە لە پەیوەند لەگەڵ هاوڕێیانی و خەڵکی ناوچەکەدا پەیوەندێکی دۆستانی هەبوو و بەردەوام وەک هاوڕێیەکی دڵسۆز تێدەکۆشە بۆ ئەوەی ئەرکەکانی بەباشی بەڕێوەبەرێ. بە لەدەستدانی هاوڕێ فایزە شەهابی کۆمەڵا پێشمەرگەیەکی تێکۆشەر و خەڵکی شاری سنا ژنێکی شۆڕژگەر و دڵسۆز بە نیشتیمانەکەی لەدەستا. بەرز و بەڕێز بێت یادی هەمیشە زیندوی هاوڕێ فایزە شەهابی. بینەرانی خۆشەویست بەم شێوە گەیشتنە کۆتایی بەرنامەی ئەم جارەی تەوارەکان. هیوادارم کە بەدڵتان بێت تا بەرنامەیەکی دیکە و تەوەرێکی دیکە کات و ساتێکی شادتان بۆ بە ئاوات دەخوازم. ماڵاوە.